did you get straight? Bien? No. Dus je strijden. Türkiye ut av Kurdistan! Türkiye ut av Kurdistan! Türkiye ut av Kurdistan! Türkiye ut av Kurdistan! İran ut av Kurdistan! İran ut av Kurdistan! İran ut av Kurdistan! İran ut av Kurdistan! Syrien ut av Kurdistan! جنسیان آزادی! جنسیان آزادی! جنسیان آزادی! جنسیان آزادی! جنسیان آزادی! بیجی بر خدا روشاوا بیجی بر خدا روشاوا بیجی بر خدا روشاوا
ملاکیم ما گریم بر عشق و آزادی ما مریم ملاکیم ما گریم بر عشق و آزادی ما مریم کوتانمان برادم خاکمان بلاد شیرانم میشتمان دلیرانم خاکمان بلاد شیرانم میشتمان دلیرانم آگرمان کورانم و گیر لکستانم آگرمان کورانم و گیر لکردستانم ملهر خابر كريما بعض شيرا مشيما ملهر خابر كريما ظالم خابر كريما لكم كردم مجانم من بمرقم مخانم لكم كردم مجانم من بمرقم مخانم أمرم أرابلاتم جيان ما وأخلاتم أمرم أرابلاتم جيان ما وأخلاتم ملاكیم ما گریم بر عشق و آزادی ما مریم ملاکیم ما گریم بر عشق و آزادی ما مریم ئامادەبوانەی بەڕێز سەرەتای خۆپیشاندانەکەمان بە دەقیقەیەک بێدەنگی بۆ سەرجەم شەهیدان و قوربانیانی خەباتی بێوچانی کۆمەڵانی خەڵکی ئێران و بەتایبەت کوردستان دەست پێ دەکەین هەمووان دەقیقەیەک بە بێدەنگی ڕادەوەستین. ڕۆحی هەموو شەهیدان و قوربانیانی ئەم شۆڕشە شاد بێ و بە هیوای ئەوەی کە هەوڵ و خەبات و تێکۆشانیان بە ئاکام بگا و دیکتاتۆری کۆماری ئیسلامی بۆ هەمیشە لە ئێران و لە کوردستان تێکەوە پێشرێ. ئێستاش لەو پەیوەندیەدا کۆمەڵێک شعار دەخوێنینەوە و هەمووان پێکەوە هاوکار دەبین بۆ ئەوەی کە ئەو شعارانە بڵێنەوە. ئەڵاس ئیرانین ئیسلامین هەڵڵین تۆ ئەڵاس ئیرانین ئیسلامین هەڵڵین تۆ ناینێن ئێلەمە ڤاپاوس ناینێن ئێلەمە ڤاپاوس ئێلەمە ڤاپاوس ئیرانین کانساڵێ ئامادەبوانی بەڕێز خۆپیشاندەرانی هێژا بەخێرن ئەم یەکگرتوویە و ئەم کۆبوونەوەی ئێوە نیشانەیەکە بۆ هاوخەباتی لەگەڵ کۆمەڵانی وەزاڵە هاتووی خەڵکی ئێران. هەروەک دەزانن ماوەی زیاتر لە 2 حەوتوویە کۆمەڵانی خەڵکی ئێران لەسەر تاسەری ئێران و بەتایبەتی کوردستان ڕژاونەتە سەر شەقامەکان بۆ ئەوەی کە جارێکی دیکە بە کۆمەلگای نێودەوڵەتی بڵێن ئێران دیکتاتۆریەتێکی وەحشی لە ئێراندا کۆماری ئیسلامی دیکتاتۆریەتێکی وەحشیانەی لە ئێراندا پیادە کردووە و بۆ مانەوەی دەسەڵاتی خۆی ئامادەیە هەموو جنایەتێک بخڵقێنێ. هەروەک ئاگدارن زیاتر لە حەوتوویەکە هەموو هێڵەکانی پەیوەندی پشڕاندووە و
ئێستا ئێران هیچ پەیوەندیەکی بە کۆمەڵگای نێودەوڵەتیەوە نەماوە. هەموو ئەمەش بۆ ئەوەیە جنایەتەکانی خۆی لە کۆمەڵگای نێودەوڵەتی بشارێتەوە و بە شێوازێکی ئاسان بتوانێت هەڕەمەکیانە خەڵکی ئێران بداتە بەر ڕێژنەی گولە و ئیعدام و ئەشکەنجە و ئازار. هەمووان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوانەتان بینیوەکە بەداخەوە کۆگا ژن و پیاو، کچ و کوڕ، گەورە و بچووک دراونەتە بەر ڕێژنەی گولە و هەموویان شەهید کراون. بە دڵنیاییەوە ئەمە سەرەتای ئینقلابێکە بۆ گۆڕانکاری گەورە لە ئێراندا. لە بیرمان نەچێ ئینقلابی 57یش زیاتر لە نزیک 400 ڕۆژی خایان تا بە ئاکام گەیشت. بەڵام لە نەهایەتدا دەسەڵاتی دیکتاتۆری پاشایەتیش پاشەکشەی پێکرا و گەلانی ئێران توانیان ئەو سیستما بۆ هەمیشە تێکەوە پێچن. ئەم جارەش کۆمەڵانی خەڵکی ئێران بە هەموو نەتەوەکانەوە هاتوونەتە سەر شەقام بۆ ئەوەی بڵێن ماف و کەرامەت و ئازادیمان دەوێ، بۆ ئەوەی بڵێن وڵات لە دیکتاتۆری دەبێت پاک بێتەوە، بۆ ئەوەی ژیانی سربەستانە و پێکەوە ژیانی هێمنانە لە ئێراندا پیادە بکرێ و چەوسانەوە و هەڵاواردن نەمێنێ، ئینسانەکان بە کەرامەتەوە بژین. بوونی ئێوە لێرە دڵگەرمیە بۆ هەموو گەلانی ئێران کە بتوانن شێلگیرتر درێژە بەو خەباتە بدەن تاوەکو تێکەوە پێچانی هەمیشەیی ئەم ڕەژیمە نگریسە کە بەردەوام پۆل لاوان و ژنان و کچان و کوڕانی ئێران دەداتە بەر ڕێژنەی گولە و شەهیدیان دەکا. بە هیوای ئەوەی هەمووان پێکەوە لە نزیکترین کاتدا لە ئێرانێکی ئازاد و دموکراتیکدا جەژنی سەربەستی و ڕزگاری هەمیشەیی بگرین. ئێستاش لەم بەرگە لە بەرنامەکانە داوا لە بەڕێز کاکەریمی ڕەسوولی دەکەین بفەرمێ بۆ خوێندنەوەی پەیامی هێز و لایەنە سیاسیە کوردیەکان لە وڵاتی فینلاند. بەشداربوانی بەڕێز، بە سڵاوێکی گەرم بە حورمەت بۆ هەموو ڕێبوارانی ڕێی ئازادی، بە حورمەت بۆ هەموو شەهیدان و گیان بە خودکردوانی ناڕازی و مانگردوانی مەیدان. ئێمە لێرە کۆبووینەوە هەتا هاوپەیوەندی و پشتیوانی خۆمان لەگەڵ گەلانی ئێران کە بە دژی ڕژیمی تۆتالیتەری ئیسلامی ویلایەتی مطلقی فەخێی و سپای ئەمنیەتی کە پتر لە 500 جێگای شەقام و مەیدانەکانی تێکۆشاندان و دەنگی مافوازانەی ئەوان بین لە وڵاتی فینلەندا. هەروەها ئێمەش لە خەڵکانی تێکۆشەر و لایەنگری ئازادی، مافی مرۆڤ، یەکسانی و بەرامبەری هەموو نەتەوە و ئیتنیکانی ئارایی مەوجود لە ئێران کە لە حەوت حیزب و ڕێکخراوی کوردی و کوردستانی بە ناوی ناوەندی دیالۆگ و هاوکاری چالاکین کە لە بانگەوازێک بوومانگرتنی گشتی لە کوردستان لە 8 بەفرانباری 1404 وەڵامی زۆر باشی ئەرێنیمان وەرگتووە و خۆمان بارێکدار دەزانین کە لە دەرەوەی ئێرانیش فریادی یەکەتی و هاوپەیوەندی بین لە نێوان خۆمان لەلایەک و ڕاگەیەنەکان لە فینلەند و بەتایبەت بیر و ڕایگشتی لەلایەکە دیکەش. ئازیزان، تێکۆشەرانی ڕێی ئازادی و مافتەوەری کە لە هێڵی چالاکیدان دەزانن کە دوای بربەرینی مەیدانەکانی خەبات لە نێو خۆی ئێران و وەڵامی بربەرینتربوونی لەوێ دەرەوەی وڵاتیش دەتوانێت ڕێکاری زۆر باش بوو کاریگەری و کارامەیی بزوتنەوە و شۆڕش لە گشتەکەی خۆیدا بێت. زمان و سیمای مرۆڤەکانی ئەمڕۆی سەدەی 21ەم یانی ئینتەرنێت و پەیوەندە دیجیتاڵەکانی بڕیوە هەتا ڕاستیەکان بەڕوونی تۆمار نەکرێن و بە میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان نەگەن. تێکۆشەرانی جەسوور و نەترس، خەڵکانی فداکار لە کچان و کوڕان، ژنان و پیاوان لە خۆبردووەکانمان کە لەنێو خۆ دەنگەکان بە دەرەوە نەگەن و بە درۆ و دەلەسەی ناخوندی لەلایەک بە ناوی و توێژ لەگەڵ زد هێزەکانی جیهان و بەڵێنی پێدانی بە نووسراو بەوان لەلایەکی دیکە پیلانەکانی فێڵبازانە و مرۆڤ کوژەکانی بە تاک و کۆ ئەنجام بدەن و سەرپۆشیکەن و بزوتنەوە و شۆڕشی ئەم جارەش وەکو بزوتنەوەی ژن، ژیان، ئازادی بەرەو جۆرێک سەربوون ببوون. بە پێی هەموو ئەو سانسۆرێک کە هەیە
هەواڵەکان و برینی پەیوەندەکان زانیاری سەبارەت بە کوشتاری هەزاران کەس قەتڵی حاکمەتی لە ناڕازایی مەیداندارانی شەقام کە لە ئارادا بوون ڕوون بووە بە تایبەتی بەشێکی چکۆی لە سوکەیەکی پێش زیندانی قەرچکی ورامین دەسەڵات نیشانیدا بۆ ترس و تۆقااندنی گەلان و پشتگیری لە بڕبڵاو و بەرتنی کۆبوونەوەکانی هەفتە ڕۆژەی ڕابردوو ئەو جینایەتە زنجیرەیە لە چوارچەوەی جینایەت دژی مرۆڤایەتی جێدەگرێ و ئێمە بە توندی مەحکومی دەکەین. لە کۆر و کۆمەڵە بەشە دۆست و شۆڕای مافی مرۆڤی جیهانی کۆمیتەی دۆزینەوەی ڕاستیەکان چاڕوانیمان هەیە ئەو جینایەتانە بە توندی مەحکوم بکەن و یارمەتی دەربن کە ئەوەی کورسەکانی بەناو نوێنەرایەتی دیپلۆماتیکی کۆماری ئیسلامی ئێران لە جیهان سڕ بکەن و ئەو ڕژیمە دژی گەلیە سەبارەت بەو شێوە بەڕێوەبەرێ لەجێر چاوەدێری بگرن. Eyleme Vapaus İran'ın kansalı. Eyleme Vapaus İran'ın kansalı. ئامادەبوانی بەڕێز دیکتاتۆریەتی 47 ساڵەی کۆماری ئیسلامی ئێران دەستی نازیەکانی ئاڵمانی لە پشتەوە بەستووە و ڕووی هەموو دەڕەندەیەکی مێژووی سپی کردووە. دەستپێکی شۆڕش و سەرهەڵدانی ئەم جارە سەرەتایەکە بۆ کۆتایی یەکجاری کۆماری ئیسلامی گەلانی چەوساوە و ئازار چێشتوی ئێران هەموو دانیشتوانی ئێران زیاتر لە 4 دەیەیە تاقمێکی بناژۆخوازی دیکتاتۆر بەدیلی گرتوون. ئێستا خەڵک لەسەر شەقامەکان لەسەر تاسەری ئێران سینجان کردووەتە قەڵخانی گولە بۆ ڕاوەدونانی ئەم ڕێژیمە. ئامادەبوان ئێمە لێرە کۆبوونەوە بۆ ئەوەی پشتیوانی لە خەڵکی ڕاپەڕیوی ئێران و کوردستان بکەین و هاوکات بە کۆمەلگای نێودەوڵەتی بڵێین کە دەبێت بێدەنگی بشکێنێ و پاڵپشتی خەڵکی سەرشەقام بێ لە ئێراندا. خەڵک خەبات دەکەن بۆ پاراستنی کەرامەتی ئینسانی و ژیانێکی شەرافەتمەندانە و خەبات دەکەن بۆ بەهاو بایەخە بەرزە ئینسانیەکان، خەبات دەکەن بۆ داهاتوویەکی گەشت دوور لە چەوسانەوە و هەڵاواردن. ئێستاش داوا لە خاتوشەهێنی زاد ئەحمەد دەکەین بفەرمونون بۆ خوێندنەوەی پەیام بە زمانی فارسی. عزار گرامی، با درود به شما و تمامی پویندگان راه آزادی و با ادای احترام به یاد شهیدان و جانبختگان راه عدالت، ما در اینجا گرد آمده ایم تا همبستگی خود را با مردمان آزادیخواه ایران اعلام کنیم. همان کسانی که در بیش از 500 نقطه علیه استبداد مذهبی و امنیتی به پا خواستند. ما مجموعی از فعالان راه آزادی و برابری در قالب 7 حزب و سازمان کردستانی تحت عنوان مرکز دیالوگ برای همکاری وظیفه خود می‌دانیم که صدای حق طلبی آنان در فنلند و در جوامع جهانی باشیم. ما که در فراخوان احتساب عمومی 18 دی ماه 1404 با پاسخ قاطعی و مثبت کردستانیان روبرو شدیم، امروز بر تداوم این همبستگی تأکید می‌کنیم. عزیزان، رژیم حاکم با قطع اینترنت و ابزارهای ارتباطی می‌کوشد مانع از انتشار حقایق و بازتاب مبارزات جسورانه زنان و جوانان ما شود. آنها قصد دارند با فریبکاری در عرصه‌های بین المللی و سرکوب خونین در داخل این جنبش عظیم را نیز مانند جنبش زن زندگی آزادی به حاشیه برانند. گزارش‌های تکان دهنده از قتل عام محترزین و شکنجه در بازداشتگاه‌هایی چون سوره قرچک ورامین، ملکشاهی و آبدانان و مشهد تنها بخشی از جنایت زنجیره‌ای است که مصادق بارز جنایت علیه بشریت بوده و ما آن را به شدت محکوم و پیگیری می‌کنیم.
ما از نهادهای حقوق بشری و کمیته حقیقتیاب سازمان ملل انتظار داریم و درخواست داریم ضمن محکومیت این جنایت با فشار بر جامعه جهانی کرسی‌های دیپلماتیک این رژیم ضد بشری را آچمیز کرده و سران آن را مورد تعقیب بین المللی قرار دهد. مرگ بر دیکتاتور! مرگ بر دیکتاتور! مرگ بر جمهوری اسلامی! مرگ بر جمهوری اسلامی! این آخرین نبرده نه رعیتیم نبرده! این آخرین نبرده نه رعیتیم نبرده! لماکو تا ایلام یک سنگر و یک پیام. Eleme Vapaus İran'ın konsalı. ئێستاش داوا لە خاتوشیلان ناسری دەکەین بفەرمێ بۆ خوێندنەوەی هەمان پەیام بە زمانی فینلاندی. Lämpimät terveiset teille kaikille ja kaikille niille, jotka kulkevat vapauden tietä. Kunnioitamme tänään syvästi kaikkia mielenosoituksissa ja lakkoissa menehtyneitä sekä niitä uhreja, jotka ovat menettäneet henkensä vapauden, oikeudenmukaisuuden ja ihmisarvon puolustamisen vuoksi. Olemme kokoontuneet tänne osoittaaksemme solidaarisuutemme ja tukemme Iranin kansalle, joka on noussut kaduille ja aukioille yli 500 kaupungissa vastustaakseen poliittisen islamin totalitaarista järjestelmää, joka perustuu ehdottomaan uskonnolliseen, sotilaalliseen ja turvallisuuskoneiston valtaan. Me olemme täällä ollaaksemme heidän äänensä Suomessa. Jiyan Azadi! حضور هموطنان عزیزم، من به نوبه خودم از همه‌تون متشکرم که در این هوایی که سرد اومدین در حمایت از هموطنانمون در داخل ایران در این جمع مشارکت کردین. حقیقتا من متنی رو آماده نکرده بودم، ولی این رو که میبینم ما هم به دنبال آزادی و دموکراسی هستیم و اگر قرار باشه برنده بشیم در این جنگی که با جمهوری اسلامی داریم، یا هممون برنده میشیم یا هممون بازنده میشیم. پس بهتره دست به دست هم بدیم و حول محور آزادی و دموکراسی مقابل این جمهوری اسلامی بایستیم. خسته نباشید. من بازم تشکر میکنم از اینکه تشریف آوردین در حمایت هموطنانمون و فراموش هم نکنید ژیان آزادی این از شعار ملی. لما قوة إيلام یک سنگر و یک پیام. جیان آزادی. جیان آزادی. پێشەم شتێک ماندوو نەبوونی لە ئێوەی خۆشەویست عزیزانی خۆشەویست کورد کاناڵ ڕێز و سڵاوی تایبەتی بۆ هەموو خۆشەویستانە کە لێرە کۆبوونەتەوە. پێشەم شتێک بەداخ و پەژارێکی زۆرە لە ماوەی 2 حوتی ڕابردوودا شەهیدێکی زۆر دراوە لە کوردستان و لێرای سەرخۆشی لە بوونە ماڵی ئەو شەهیدانە دەکەین کە بە دژی ڕژیمی جەنایەتکار و تەروریست پەروەری کۆماری سامی لە خەبات و تێکۆشاندان. بەداخەوەت بڵێن کە لە ماوەی 47 ساڵی دڕندەی کۆماری سامیدا وەکو ڕێبەری شەهیدمان دەفەرمێ گەلێک ئازادی بێ دەبێت نرخەکەشی بدا. نرخی یەکەم درا، نرخی دووهەمیش گرانە و قورسە و دەژرێ. بەڵام بەداخەوە لە وەزعەتی ئێستادا گەلەکەمان بەداخەوە هەموو شتێکی لێقت کراوە هێشتا خەبات بەردەوامە قوربانی زیاترە. زۆر لایەن هەن بەداخەوە وەزعەتەکان بە شێوەی قۆستوەتەوە کە گەلانی ئێران تووشی نەگەرانیت دەکەن تا ئەندازێ، بەڵام واژ نییە. خۆتان دەزانن لە ماوەی 80 ساڵی ڕابردوودا گەلی کورد خەباتی مەدەنی خەباتی شاخ و شار بە بێگۆگرە دەران و قوربانی زۆریشان داوە. ئێمە لە حاڵەتێکدان ئیسا هەمومان ئامادەین نەک بە فروبەستەڵک لە هەر شوێنێک پێمان بسپێرە کە ناوەندی هاوکاری پێمان بسپێرێ ئامادەی گیانمان بخکێ بۆ گەلەکەمان. پشتیوانتانین لەگەڵ ڕێز و سڵاو بۆ بنەماڵی سەربەدی شەهیدان پیرۆزە ڕاپەڕینی گەلانی ئێران و گەلی کورد بەگشتی. هەر وەک دەزانن خەباتکارانی
وڵاتی فنلەند لە شاری تورکۆ کۆبوونەوە لە گردێمایەکی ئەوە کە ناڕزایەتی خۆیان بگەێنن بە ڕژیمی دیکتاتۆری ئێران و حمایەت بکەن لە خەڵکی سەرشەقام ئەو خەڵکی کە هەزینە بە هەموو شێوەیەک هەزینە دەدا هەزینەی جانی هەزینەی ماڵی بۆ ئەوەی کە استقرار بکە نظامێکی دموکراتیک نظامێکی سێکولار و ئێمە لەسەرمانە بە هەموو شێوە لە هەر ئاکسیۆنێک لە هەر کۆبوونەوەیەک لە هەر سەمینارێکدا بە هەر شێوەیەک کە بۆمان دەکرێت حمایەت بکەین لەو خەڵکەی کە بە هەموو شێوە هەزینە دەدا و ڕوو دەکەین لە کۆڕ و کۆمەڵە نێونەتەوەیەکان لە بیر و ڕای گشتی و دەنجی خۆمان دەگەینین بەوان ویستیوان دەگەینین بۆ خەڵکە تا بتوانین مؤثر بین لەسەر هەر ئاڵوگۆڕێک کە بەسەر ئێراندا دێ و داوا دەکەم لە خەڵکی ڕۆژهەڵات لە کوردانی ڕۆژهەڵات هەروە یەکگرتوو بن و نەتوانن دژمن بە هیچ شێوەیەک تەئسیردا بنێ بەسەر یەکگرتووی ئەوان بەسپاس. بەڵێ لێرە کۆبوونێتەوە بۆ پشتیوانی و هەمبەستگی لەگەڵ خەڵکی وەزاڵاتوی ئێران بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان و دەنگی خۆمان نەخەینە پاڵ دەنگی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵتانین پشتیوانتانین ئێمە قەولتان پێ ئەدەین کە دەنگی حەقبێژی ئێوە بین لە دەرەوەی وڵات پەیمانتان پێ ئەدەین کە هاوبیرتانین لەگەڵتانین و لە هەمان کاتە ڕووخانی دیکتاتۆر نزیکە هیوادارین کە لە ئایندەیەکی نزیکە هەمومان پێکەوە جەژنی ڕووخانی دیکتاتۆر بگەڕین پێکەوە لە کوردستان. لێرەوە سڵاو دەنێرم بۆ جانی پاچی شەهیدانی کورد و کوردستان و سڵاو دەنێرم بۆ خەڵکی خەباتجێر و خۆراگەری کوردستان بۆ هەموو ئازادی خوازانی ئێران. ئێمە لێرەین ئەمڕۆ بۆ پشتیوانی خەڵک و هەرچەندەکە لە توانامان داوێت هەرچەندەکە لە دەستمان بێت بۆ پشتیوانی لە خەڵکی ڕاپەڕیوی ئێران و کوردستان درێغی ناکەین بە سەرما و گەرما لە هەموو کات و ساتێکدا ئامادەین پشتیوانی لە خەڵکەکەمان بکەین. بژی خەبات و تێکۆشانی گەلی کورد مردن و نەمان بۆ ڕژیمی دیکتاتۆری کۆماری ئیسلامی. جنگیان ئازادی Nein, Elena Wapos! زۆر سپاس بۆ ئێوە بۆ زەحمەتەکانتان بێگومان هەروەک دەبینن بەشێکی زۆر لە کوردانی دانیشتووی شاری تورکووە دەوروبەری ئەوڕۆ لێرە کۆبوتینەوە. پەیامی ئێمە تەنها یەک پەیامە، ئێمە پشتگیری لە خەڵکی ڕاپەڕێوی ئێران بەگشتی و خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی دەکەین. وا دیارە ئێمە بەشێگەوانەی کە لێرەین بە ئیجبار تەبعید کراوین، بەڵام هەمووی ئێمە باگراوەندێکی سیاسیمانەیە، هەمووی ئێمە زوڵم و ستەمی ئەم ڕژیمە فاشیستە ئەم ڕژیمە دیکتاتۆرەمان بە دڵ و بەجەستە هەستمان پێ کردووە، هەستمان پێ کردووە کە ئەوان ئێستا لە چ ئازارێکدان لە چ کێشێکدان، بۆیە ئێمە پشتگیری خەڵکی خۆمان دەکەین تا ئەوجێ کە بۆمان بکرێت دەنگیوان دەگەێنین بە ناوەندە پەیوەندیدارەکان ئەوەی کە مەبەستی ئێمە هیچی دیکە دەوڵەتی ئێران بە سیاسەتەکانی کە دەگەڵ دنیای دەرەوە دەیکان ناتوانێت شەرعیەت بەخۆی بداتەوە. هەرچەند لە نەزەری ئێمە ملەتی نێوخۆی ئێران و خەڵکی کورد ئەم دەوڵەتە قەت مەشروعیەتی نەبووە، بەڵام ئێستا لە دنیای دەرەوەش ئێمە دەستی ئەم ڕژیمە فاشیستە ڕوو دەکەین. ئێمڕۆ ئێمە گشتمانوەلێکا کوبی منە سوارا پشتیوانیکردن لە مردم ڕۆژهەڵاتی کوردستان، خاستەن ڕۆژهەڵات کوردستان و مردم ئێران کشتیان هانە سەر جادەکان کە دێرن دەفا لە ئازادی و داوای حەق و حقوق خۆیانگەن. ئێمە وەکو کوردگەل لە دیاسپۆرا هەڵدەی من کە پشتیوانیان بیم لە خارەجوە دەنگیان بڕسیم نە شوونگەلێک کە توانێت تاثیر لەسەر زندگیان توانێت تاثیر لەسەر ئازادیان دابنێتن. نەسەلتەنەت نەڕەهبەری، ئازادی و بەرابەری. سڵاو ڕێز بۆ ئێوە کارگەرانی کورد کانال، پێشدا بۆ سپاس بۆ زەحمەت و تێکۆشانەکانتان. ئێمە ئەوڕۆ لێرە کۆبووینەوە بۆ پشتیوانی لە ڕاپەڕینی کۆمەڵانی گەلانی خەڵکی ئێران، بەو هیوایە بە هاوکاری و یەکگرتووی و خەبات و تێکۆشانی هەموو لایەکمان هەرچی زووتر
سایەی شومی کۆماری سێدارەی ئیسلامی لە سەری گەلانی ئێران لابەرین و حکوومەتێکی دموکراتیک و فیدراڵی لە وڵاتەکەمان بێنینەکایەوە. ئێمە هەردەم لە پشت کۆمەڵانی خەڵکی کوردستانین، لە پشت براو خوشکەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستانین، بەو هیوایە لە داهاتوویەکی نزیکدا بەهاری ئازادی لە ڕۆژهەڵاتی نیشتیمانمان جێژن بگرین. من شیرین مەحمود زادە هاوڵاتی کوردستانی ڕۆژهەڵات هاوپشتیوانی و پەیامی خۆم بۆ کوردانی ڕۆژهەڵات و گەلانی ئێران وەک ئەندامێکی یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێران مەرگ و نەمان بۆ جمهوری ئیسلامی ئێران. ئێمە پشتیوانی هاوڵاتیانی خۆمانین لە ڕۆژهەڵات، دڵنیابن ئێوە تەنیانین بەو هیوایی سەرکەوتن نزیک بۆ هەموو لایەک. لە سەرەتادا سەرخۆشی خۆم ئاراستەی هەموو ئەو بنەماڵی کە ڕۆڵە ئازیزەکانیان لە پێناو ئەو خۆپێشاندانە و لە پێناو ئازادیدا بەخت کردووە دەکەم. هیوای چابوونەوە بۆ بریندارەکان دەکەم و هیوادارم ئەو کەسانەی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەدیل گیراون بە زووترین کات ئازاد بکرێن و چدی کە کۆماری ئیسلامی جینایەتی لەوەی گەورەتر ئەنجام نەدات. پەیامی من بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەوەیە هیچ کات فریوی کەسانێک یا تاقمێک نەخۆن کە هیچ پێشینەیەکی سیاسیان نەبوو بە قسەی زریقەدار و بریقەدار دێن بۆ ئەوەی کە ئەو شۆڕشە بەلاڕێدا ببن. بۆ ئێمەی کورد زۆر ڕوونا کە لە پێشدا کۆماری پاشایەتین زۆر بە باشی ناسیوە و ئێستا کەینەش کۆماری ئیسلامی کە ماهیەتی هەرتوو سیستم و هەرتوو ڕژیم بۆ ئێمە زۆر ڕوونا. جا بۆیە پێم وایە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر لەوە ئاگاترە کە فریوی ئەو تاقمانە بخوات و بەردەوام دەبێت لە ویست و داخوازی و مافەکانی خۆی. هیوای سەرکەوتن بۆ شۆڕشی گەلانی ئێران دەخوازم، یەک لەوان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی من دلیرانم آگرمان کورانم و گیر لکردستانم آگرمان کورانم و گیر لکردستانم ev pirsgirêk, ev pirsek demokrasiyê ye, ev pirsek mafin mirovan e. Heta ku ev netewe bin dest bin İran azad nabe. Heta ku gel biçek, girtigeh û cezayên mirinê werin tunekirin İran nabe devletekî demokratik. û ji ber vê yekê ye divê em li welatên ku lê dijîn daxwaz bikin ku Kurd Belucan dişkîne û ciwanên wê dikuje rawestînin. Li gelê Kurd û Belûcî re em dibêjin. û ji bo ciwanên hemû Îranê em dibêjin dema hûn radibin hûn li ser milên berxwedan nayê hilweşandin. Rojên rejima hov hejmartîne. Divê rejîm biçe da ku mirovî tekoşîna gelê Kurd û Belûciyanê. Bijî Kurd, bijî Kurdistan. Zor spas. Federasyona Kombanên Kurd, Danmark. Der jo 10 har både modstand på deres skuldre, kurderne i Østkurdistan og Belutjani i Belutjistan. Oprør i Iran ikke i et øjeblik. Det er et historisk opgør. I dag ser vi unge kvinder støde værdighed og et liv uden religiøs diktatur. Men dette oprør er ikke opstået ud af ingenting. De vokser ud af årtiers kamp, og ingen har betalt en højere pris end kurderne og belutjerne. Kurdernes kamp begyndte ikke med pressestyret. Kurdistan-republikken knust og ledere henrettet og en hel befolkning gjort til mål for statens vold. Da pressestyret tog magten, blev undertrykkelsen ikke afskaffet. Den blev systematiseret og helliggjort. Kurderne krævede demokrati, rettigheder blev ødelagt, aktivister fængslet og henrettet. Kurdiske medier lukkede, kultur kriminaliseret. Når pressestyret føler sig truet, slår de først. Zan zindagi azadi! Kvinde liv frihed! Jiyan azadi! Zan zindagi azadi! Jiyan azadi!
زن زندگی آزادی جن جیان آزادی من بسلودين تواتي دجمن شكال يا رقيب دست بيدك هناك سلوغات هردن لجا حنو حسن آزادی خاص وبخير هاتن امينو جبا قدنجي خو جبا كردستاني جبا سرهندانا روشالات وبرخدانا روجاوا وهربها لفرنسا ولو يكي اوروبا دخاسن بپشتینیا نتوین بدستی ایرانه نتوین ایرانه بگشتی بکن و بخیر هاتن هر هاتن ببه solidarité avec les peuples iraniens, solidarité avec les peuples kurdes, solidarité avec les peuples iraniens, solidarité. Come on!
جمينه حتى كردك بمينه كردستاني جمينه ليلى اللي وفقيه ومن لايف جورجيان آزادي ومن لايف فريدوم نيل ملك فاشيزم نيل ملك فاشيزم بان جمهورية إسلامي جمهورية إسلامي روشالات سرهلدانا روشالات الخدانا Women life freedom. Peshmerga Roşalati. Shut down Iranian embassy! Shut down Iranian embassy! Mullah Moscow! Assassinate Moscow! Mullah Moscow! Assassinate Moscow! Tell me, Khamenei!